خۆشەویستی و بەپەرۆشی ئەم باوکە بۆ دۆزینەوەی کوڕەکەی وای کردووە هەموو بربەستەکان ببڕێت و خۆی بگەێنێتە ئیتالیا تا گۆڕی کوڕە 17 ساڵانەکەی بدۆزێتەوە. چیرۆکی تراژیدی هەردی لە دەمی کارۆخی باوکیەوە دەبیستین. کارۆخ کە باوکی هەردیە دەڵێت دوای 11 مانگ لە بێسۆراغی لە ڕێگای وەرگرتنی فیزاوە گەشتی کردووە بۆ ئیتالیا و دوجار گۆڕی هەردی کوڕی دۆزیوەتەوە لە گۆڕستانێکی ئیتالیادا نێژراوە. ئاشکراشی دەکات زۆرینەی ئەو سەرنشینانەی لە ناو یەختە نقمبووەکەدا خنکان کە هەردی تێدا خنکە بەشێکی کورد بوون و لە هەمان گۆڕستاندا نێژراون کە پێشتر بێسۆراغ بووە. وەڵام نزیکەی ساڵێک بوو بۆ دەچی کوڕەکەیمە بێسۆراغ بۆ ڕاستی چاواڵینەوە بێسەر و شوێن بوو. منیش زۆرم مەبەست بوو کە سەردانی ئەو وڵاتەی بکەم کە بڕیاریەوەمدا بچم بۆ ئیتاڵیا بۆ مەبەستی کە سەر سۆراغی کوڕەکەم بدۆزمەوە. لە لۆگەی ناوەکەی بوو کە لەسەر گۆڕەکەی نووسرا بوو ڕاستی لە ڕێی ئەوە دۆزیمەتەوە. بەڵام هەم نەخۆشخانەکە و هەم ئەو شارەی ئەو شوێنشکە و ڕووداوی لێبوو شوێنی ئەو جەنازانێ پێی دۆکومنتاری کرابوو. ئەوانش بە دوای هاوکارم بوون و کە زانیاریان پێدامکەوە یەکێکە لە کوڕی ئافرەتێکە کە خەڵکی عێراق و کە فەحسی DNA هاتووە لە سەفارەتی عێراقەوە بە ناوی نیگار خدر حەسەن و منیش دڵنیا بوومەوە کە یەکێکە لە گۆڕی کوڕەکەم و بۆیە ڕامگەیان کە گۆڕی ڕۆڵەکەی خۆم دۆزیوێتەوە لە ئیتاڵیا. بۆی ئێمەش داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە جەنازە ڕۆڵەکەمان بۆ بێڕنەوە و هەر نەبێت کە لەبەر دایکی هەفتانە یان ماگانە کاتێک سەردانی گۆڕی بکە بۆ دڵنەوەی و سەبووری بێتەوە. بەڵێ ئەو گۆڕستانە لە وڵاتی ئیتالیایە شاری ڕیچۆ کالاباریا کە 20 گۆڕی لێ تایبەت بەو یەختەی کەنارەوەکانی ئیتاڵەکە نقم بوو. 8 کەسیان 8 گۆڕیان یەکلا بوونەتەوە کە و لۆگەڕەشیان لێ درراوە کە لەلایەن شارەوانیوێت دڵنیابوون لە فەحسی DNA ناو ڕۆژی لێدایکبوونیان لەسەرەکە هەر کەسێک و هەر شوێنێک ویستی زانێرەکان دەتوانانی پەیوەندیم پێوە بکە و لۆگەی ڕسمی ئەو گۆڕەی بۆ بنێرم. سەرۆکی کۆمەڵەی پەنابەرە گەڕاوەکان دەڵێت تاکو ئێستا نزیکەی 22 هاوڵاتی دەڤەری ڕاپەڕین کە زۆرینەیان گەنجن بێسەر و شوێن و بێسۆراغن. ئێمە سپاس لە دەڤەری ڕاپەڕین دەکەین بە هۆکاریەوەی لەم ساڵ ڕۆژەی ڕابردوودا کە بوو بە بابەتێکی میدیاکان دۆزینەوەی کوڕی کارۆخ کە ئێستا خۆی لە ئیتاڵیایە بە نزیکی 21 بۆ 22 هەم گەنج یاخود بڵێن هاوڵاتی دەڤەری ڕاپەڕین بێسەر و شوێنە. پشکی شێر بەرەم دەڤەرەکەوتووە هۆکاری کۆچ نەبوونی هەلیکارە، ینی نەتواندراوە زەمینەیەک بۆ گەنج بڕەخسێندرێت منفەسێک بۆ گەنج بهێشتێتەوە تاوەکو ژیانی خۆی تێدا بەرجەستە بکات. لە بەرواری 13/6 2024 هەردی هەرێمی کوردستانی جێهێشت بە مەبەستی کۆچ بۆ ئەوروپا، بەڵام دوای 4 ڕۆژ هەواڵی ژێرئاوکەوتنی بەلەمەکەیان و خنکانی هەردی بە کەسوکارەکەی دەگات و تەنیا 10 کەس لە کۆی 73 سەرنشینی بەلەمەکە ڕزگاریان دەبێت. دوای زیاتر لە 11 مانگ گەڕان بە دوای کوڕەکەیدا کارۆخ دەچێتە ئیتاڵیا و لە ڕێگای پشکنینی DNA-ەوە لە نەخۆشخانەیەکی ئەو وڵاتە گۆڕی کوڕەکەی لە گۆڕستانێکی ئیتاڵیادا دەدۆزێتەوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەڤەری ڕاپەڕی.